گەنجانی کوردستان تەنیا لە ڕێگەی تەکنۆلۆژیاوە نییە کە دەیانەوێت کوردستان بەرەو پێشەوە ببەن، بەڵکو ئێستا گەنجانی کوردستان خوازیاری زۆر بواری دیکەن کە بێنە ناو بوارەکە و کاری تیا بکەن کوردستان بە هەموو جیهان بناسێنن و هەر لە ناو خودی کوردستانیش هەلی کار بڕەخسێنن، جگە لەوەی کە خۆشیان بتوانن ببنە کارگوزارێکی باش لە ناو هەرێمی کوردستان بۆ ئەوەی کە وڵاتەکەمان پێویستی بە دەستی کاری بیانی نەبێت. جا ئامارەکانی هاتنی گەشتیاران بۆ هەرێمی کوردستان بەراورد بە ساڵانی ڕابردوو 3 هێندە زیادی کردووە، بۆیە باسی گەنجانم کرد. ئێستا باسی وەکەم کە خوێندنی گەشتیاری چەندە گرنگە لە بوارەیە، جگە لە کەش و هەوا زۆری شوێنەوارە گەشتیاکار کە هەمانە و گرنگیدانی حکوومەتی هەرێمی کوردستانش بە تایبەتی کابینەی نوێیەم بە کەرتی گەشتی گوزاری وای کردووە کە گەشتیار زیاتر سەردانی هەرێمی کوردستان بکات. لە ماوەی ڕابردوو وەک ئەوەی کە چەند جارێک باسکرا لە هەواڵەکان و لە پرۆگرامی ئێمەش باسی لێوەکرا، نزیکەی 5 میلیۆن گەشتیار سەردانی هەرێمی کوردستانی کردووە و ئەم ڕێژەیە گەشت و گوزار ئامانجێتی کە لە ساڵانی داهاتوو زیاتری بکات، ئامارەکە بگەێنێت تا نزیکەی 6 میلیۆن. ئەمە پێویستی بە کارکردنێکی باشە، پێویستی بۆی کە پلانێکی باشی بۆ دانرێت و ڕێبەری گەشتیاری هەبێت، شوێنە گەشتیارەکان ئاوادان بکرێنەوە زیاتر، شوێنی حەوانەوە بۆ میوانەکان هەبێت کە بمێننەوە بۆ گەشتیارەکان. ئەوەی ئەمڕۆ من قسەی لەبارەوە ئەەکەم خوێندنی گەشتیاریە لە هەرێمی کوردستان و خواستی گەنجان بۆ پیشەی ڕێبەری گەشتیاری چۆنە. میوانی من سەبارەت بەمە ئارام عیززەدین دەبێت کە پسپۆڕی گەشتیاریە، ئەم بەیانیە لەبارەی پسپۆڕێتی و بەهێزکردنی دەستی کار لە کەرتی گەشتیاری گفتوگۆی لەگەڵەکەین. بەخێر هاتیت کاگارم. زۆر سپاسەکەم، بەیانیتان باش، خۆشحاڵم کەوا لێرەم. ئێوەش باشتر. کاگارم ئەوەی کە باسمان کرد باسکردنە لە پەرەپێدانی گەشت و گوزار لە هەرێمی کوردستان. جا ئەگەر بە شێوەیەکی ئەکادمی بێ ئەوە زۆر باشتر، کاتە ڕێبەری گەشتیاری و خوێندنی گەشتیاری چۆن ئەکرێت لە کوردستان پەرەی پێ بدرێت؟ دەستخۆش بۆ پرسیارە بەڕاستی زۆر گرنگە. من لە ئامارەکانەوە دەمێت دەست پێ بکەم. بەڕاستی ئەگەر بە ژمارە سەیریکەم وەکو خۆت ئاماژە پێدا زۆرە ئاماری ئەوانی کەوا دێن بۆ هەرێمی کوردستان بە شێوەی گەشتیار، بەڵام لە ڕووی ئەکادمیەوە ئێمە ئەبێ بە سیستەمێک سەیری ئەو شێوە گەشتیاریە بکەین، یا بڵێن سیستەمی گەشتیاری لە هەرێمی کوردستان چۆنە. بەڕاستی ئێمە لە ڕووی ئەکادمیەوە لێ رازێنین زۆر بەرداخەوە. ئێمە بەشی زانکۆ یا بڵێ ئەکادمی لەگەڵ دەستەی گەشت و گوزار و وەزارەتی گەشت و گوزار ئێمە ئیشەکەی بۆ گەشتیاری ئەوانی بە هەماشەوە ئیشەکەن بۆ گەشتیاری، بەڵام ئێمە لە دۆڵێکین بەداخەوە ئەوانی لە دۆڵێک، ئەنی ئەو هەماهەنگیە نییە بۆ ئێمە. جەنابەت باسی لە خوێندنی گەشتیاری کرد، ئایا چەندە گرنگە؟ بێگومان هەموو شتێک بە خوێندن باش دەبێت، هەموو شتێک بە شێوەی زانستی بخوێندرێ زۆر باشە بێت. ئێمە ناڵێن با گەشتیاری نەبێت، چەندە بەشی گەشتیاری هەبێ، خوێندنی گەشتیاری هەبێ لە هەموو شارەکانی هەرێمی کوردستان هەبێ، ئێمە پێمان کەمە. ئەو وڵاتی ئێمە مادام سەرچاوەکانی تێدایە بۆ بوون بە گەشتیار و لە سەرچاوی هەم مرۆیی هەم سروشتی تێدایە، بێگومان پێویستمانەیە بە شێوەیەکی زانستی ئەم کەرتە بەرەو پێشبەرین. باشە کاگەرم، ئێمە کە بنەماکانی گەشتیاریمان هەبێت، خوێندنی گەشتیاریشمان هەبێت، بەڵام ئێوە لەم پەڕێکەیەکە ئەو هەماهەنگیە نیە لە نێوان ئێوە و کەرتی گەشتیاری بەگشتی. بەڵام لە ڕووی خوێندکارانەوە تا چەنە قوتابیان، تا چەنە گەنجان ڕوئەکەنە ئەم بەشە، چەنە حەزەکەن کە ئێمە جارە ئەبێ بزانین چەندە گەشت و گوزار لای ئێمە ئاشنایە. بەداخەوە تازە ئێمە لە ئەلفوبێ گەشتیارین وەکو کورد، ئێمە نازانین بەڕاستی ینی گەشتیار خۆشبەختی گەشتکردن وشەی گەشت و گوزار ئەوانەمان هێشتا زۆر لە سەرەتایە، بۆیە بەڕاستی ئەمانە هەمووی دەبێ بە خوێندن چارەسەر بکرێت. چۆن لە سەرەتا و دەست پێکەن وانەی ئاینی خوێنین، ئەبێ لەو سنفەوە لەو کلاسەوە ئێمە دەست پێ بکەین وشەی گەشتیار و یا پێناسەی گەشتیار دەرچوون لە پراکتیکەکەی بە قوتابیەکان بناسێنین. بەداخۆ ئێمە لەو لایەنەوە زۆر لاوازین، بۆیە زۆر کاری پێویستە. ئەوەی کە کراوە ئێمە ناڵێن هیچ نەکراوە، بەڵام زۆر پەرتەوازەیە، سیستەمێکی تێدا نیە. باشە کاگەرم، وەرگرتنی ئەزمون هەمیشە باشترینە، ینی ئێمە لە وڵاتانی دراوسێکە هەمانە کەرتی گەشتی گوزاریان زۆر بەهێزە، خوێندنی گەشتی گوزاریشان چۆن هەوڵتان داوە وەکو بە شێوەیەکی زانستی ئەزمون لە وڵاتانی دراوسە یا ئەو وڵاتانی کە کەرتی گەشت و گوزاری تێدا پەرەدراوە ئەزمون وەربگرن؟ ئێمە لە ئاسی ئەکادمی خۆمان بەڕاستی قەتیس کراین، چوارچێوەیەکمانەیە و تەنها لایەنی ئەکادمیکاڵێن، بە هیچ شێوەیە پەیوەندیەک نییە لە بینی وڵاتان بۆ ئێمە. بۆ نمونە ئەگەر خولی تایبەتمان بۆ بکەنەوە
زۆر جار داوامان کردووە با گروپێک بلێرین بۆ تورکیا بۆ مانگێک بۆی بزانن ئەلێ ئەزمونێک وەرگێن وەکو جەناب دوتر ڕێبەری گەشتیاری ینی ئەو کێشەی بە تایبەتی لە ڕێبەری گەشتیاری هەمانە یاری گەورەترین کێشەیە لە بەشی گەشتیاری لە هەموو هەرێمی کوردستان یەک بەشمان هەبوو ئەوەشان هەر نێژ داخراوە ینی ئێمە دەبێ بزانی جێگای بڕیار چێ بڕیارەدا ئەو کەسانی کە لەوێن چ باگراوندێکی گەشتیاریان هەیە بۆی بتوانین بڕیارێک بدەن لەسەر ئێستای گەشتیاری و پلاندانان بۆ داهاتوی گەشتیاری بەداخۆ ئەمە هیچ هەمانجیەک وا لە ناوخۆ نیە چۆن نتوانین لەگەڵ دەرەوە بیکەین ئاسان نییە بۆ ئێمە باشە کاگارم ئەگەر خوێندنی گەشتیاری بۆ بخەیتە چوارچێوەیەکەوە خۆی لە چی ئابینێتەوە چۆنە خوێندنی گەشتیاری زانستێکە خوێندنی گەشتیاری ئەتیکێتێکە دامەزراوە دروست بوو لە وڵاتان لە ئەمڕۆی وڵاتان بۆ پێویستی ژیان لە بەرۆی ئەو سەرقالەیە کە ئێمە هەمانە بەڕاستی پێویستەکە پێویستمان بە ئیسراحەتێکە ئەم ساڵ بەپێی ئەو ئامارەیە کە ڕێکخراوی جیهانی بەلێ گەشت و گوزار هەیەی ئەوانەیە کە گەشتەکان نزیک بوونەوە لە 2 ملیارد کەس ئەم هەموو خەڵکە ئەچێ بۆ ئەوەی دوورکەوێتەوە لە جێگای ژیانی خۆی بۆ ماوەیەکی کورت بۆ ئیسراحەتە بە خۆی بدە بۆیە ئەمانە هەمووی زۆر گرنگە هەمووی چێتە قالبی گەشت و گوزارەوە گەشت و گوزار ئەتیکێتە کولتور ناسینە یەکتر ناسینە خۆ بەتاڵکردنەوەی لەو ژاوەژاوەیەوە هەتا ئەچی دووبارە ژیانەوەیە زۆر دڵ بەکارەکەت خۆشە بێکەوە دێتەوە بۆ سەرکارەکەت کەواتە گەشت و گوزار پێویستەیەکی هەنووکەی هەر تاکێکی کوردستانە باشە تا چەنە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان گرنگە کە کەرتی گەشت و گوزاریش وەکو سەرچاوەیەکی داهات بۆ هەرێمی کوردستان چاو لێ بکات لە کاتێکدا کە هەمیشاڵە نەوت بەڵام مەرجنیە تاوەکو هەتایە نەوت هەر بازاڕی بەم شێوەیە بێت ڕەنگە سپەی دووسپێ هەر ئەم گرنگیەی ئێستای نەمێنێت بەڵام لە ڕێی گەشت و گوزاریە چۆن ئەتوانێت هەرێمی کوردستان گرنگی بۆ بابەتەدا چۆنیش ئەتوانێت سوودی لێ وەربگرێت من لەوەی جورات نەکەم ئەو پرسیارە وەڵام دەمەوە لەبەرەوەی من هەموو فشارمان ئێمە لەسەر بەهێزکردنی سەرچاوە مرۆڤیە لە بەشی گەشتیاری کە ئەوەم بەهێز کرد خۆی کەرتەکە بژێتەوە بەداخەوە ئێمە ئەڵێن 6 میلیۆن 5 میلیۆن کەس هاتۆ بۆ ئێرە بەڵام با بچین ئامارێک بکەین لە ڕازبوونی گەشتیارەکان لە ئەتیکێت و هەسوکەوتی ئەو کەسانی کەوا لە ناوچە گەشتیارەکانن ئەو کەسانی کە خاوەن ئەو شوێنە گەشتیاریانن ئەو کەسانی کە ئەو شوێنانە بەڕێوە ئەبن هەسوکەوتمان چۆن بۆ بەرامبەریان بێگومان ئەوە نییە لەو ئاسەکەەوە ئێمە ئەمانەوە بۆ ئێمە پێویست لە سەرەتا ئەو سەرچاوە مرۆیی ئەو هێزە توانایی کە لە گەشتیاریە هەمانە ئەوە بەهێزکە من دوای لەسەر وە قساکەم ئایا ئەمە بێ بە سەرچاوی دووەمی داهات یان باشە تێگەیشتێکی هەڵە هەبووە بەرامبەر بە خوێندنی گەشتیاری و ئەم شێوەی کە باسیەکەین ئەم تەکنیکەی کە ئەبێ لە کوردستانە هەبێت چۆن بێ وەڕاستکەینەوە خۆی بەشی گەشتیاری بەڕاستی ئێمە سیستەمێکمانێ پێوترە 30 بە 7 لە بەشی گەشتیاری ئێمە ئەتوانم بڵم پێویستمان بە بڕوانامەی بەهێز و بەرز نییە بەڵکو 2 ساڵیەک و 3 ساڵێک تا 4 ساڵی لەوە زیاترمان پێویست نییە بۆ ئەوی بتوانین کەرتی گەشتیاری خۆمان بۆ تاچی گەشتیاری بەهێزکەین ئەوانەی کە پێویستمانە بۆ نمونە ئەگەر بەڕێوەبەرێکی هوتێلێک بانگهێشتێ بڵێتەوە لە چ ئاستێکی ئەکادمی لە وڵاتان لە بەکارهێنەری زیاتری نییە پێویستمان بۆ نییە پێویستمان بۆ نیە خۆمان مەشغوڵکەین بە بڕوانامەی بەرزەوە بەڵکو دەمانەوێت پیشەییش دەبێتەوە جارێ ئەم پیشەیە ئاشنا بکەی بە کەسێک وەکو چۆن دارتاشی هەموو کەس ئەزانێت چۆنە و چۆن پێی بگات باشە مەرجی کەسێک کە بێوێت لە خوێندنی گەشتیاری بخوێنێت چین ئەو مەرجانی کە کەسەکە بگرێتەوە بۆ نمونە زمان بزانێت تەمەنی لە نێوان چەند بێت دەرچووی چی بێت ئەو پرسیارە بێ بێنینە دواوە یعنی لە ئاستی بڵێ پەیمانگا و زانکۆنە بێ بابێتە خوارەوە باشە من ئەمەوێت لە ئامادەیەوە ئەو خەڵکە بەخۆشیەوە بێ بۆ گەشتیاری بۆ بەشی گەشتیاری بۆی دەبێت من ئەوەی پێ بناسێنم ئێمە پرۆژەیەکم داوە بە وەزارەتی خوێندنی باڵا لا ئێمە بزانم ینی ئۆکەی بۆ بەڵام ئەچێ بۆ پەروەەردە ئەو پرۆژەیە ئەوەیە لای ئێمە بەشێکە بوو کە ئەم ساڵ نەما ئەوش ڕێبەری گەشتیاری بوو کە هەستین بە ئاشناکردنی قوتابیانی هەموو قوتابخانەکانی لە هەرێمی کوردستانی حکوومیەکان بە سازدانی گەشتی زانستی
بۆ شوێنە گەشتیاری و مێژوویەکان و هەروەها مۆزەخانەکان خێوەتگەیەک بێت نەخێر بۆ نمونە تۆ لە پۆلێکی سیتر کەسێک هەیە لە پۆلی 4 و 5 بڵێ بنەڕەتین بیان هێنە گەشتیار بیان بۆ مۆزەخانەی هەولێر ئێمە ڕێبەری گەشتیاریمانەیە ئەچێ لەگەڵی ڕێنمایەکان زۆر بەوردی بۆی باسەکە ئەمانە زانستیان هەیەلەوە یعنی ئاشنایی بکەین بەو کولتوریکەوە ئێمە هەمانە ئێمە زۆشتمان هەیە بەڵام خۆمان وێڵمان کردووە ویری لێ ناکەینەوە بۆ هێشتەکان ئێمە ئەبێ هەمووی لە بنەڕەتەوە دەست پێ بکەین چۆن پەروەردە هەیە ئەبێ پەروەردەی گەشت و گوزار ناو تاچی کورد بچەسپێنی باشە کەواتە ئەتوانین بڵێن جگەلەوەی کە ئەمانە هەر لە قۆناغێکی دوای ناوەندیشەوە ینی دەست پێ بکەن مەبەستەوە هەر لە ناو پرۆسی خوێندن هەبێ ئەمە تا چەندە ئەوە ئاکات کە هەستی نیشتیمان پەروەریش دروست ببێت لەلایەن بێگومان تۆ کاتە وڵاتەکەت خۆشەوێ ئەو کاتە من ناڵم سەی سویسرا سەی ئەو وڵاتانم بۆ وایە ئێمە وانی نەخێر هەوڵە دەم من ئەوە مادام بنەما سروشتەکانم هەیە هەوڵە دەم لە نەزانستەکەشی بەهێزکەم ئەبم بەرکابەری ئەو وڵاتانە لەباتی بڵم لە ئێران وا و تورکیا وا و لە وڵاتانی تروە یەکمان من ئەمێ بەس ئەوەندە بڵێم بەهێزکردنی سەرچاوە مرۆیەکان هەموو تێڕوانینمان ئەگۆڕێ هەل لە ڕووی نەتەوەیەوە هەل لە ڕووی پیشەیەوە هەل لە ڕووی خۆشەویستی کارەکەتەوە دڵسۆزی بۆ کارەکەت داهێنان لە کارەکەت ئەوان هەموو پەیوەندی بەوە هەیە باش ئێمە زۆر سپاسی بەڕێز عالم عیزەدینەکەین کە پسپۆری گەشتیاری بووە مامۆستای زانکۆ بۆ ئەم بەیانیە سەبارەت بە خوێندنی گەشتیاری لە هەرێمی کوردستان گفتوگومان کرد سپاس دەکەین کە لەگەڵمان بوویت یاددارم پەیامەکەمان گەیشت بێ هیوایە سپاس.